ئەی چاو چەشنی بازی قەفەزێ هەڵوەرێ پەڕێ کوا باڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێ جوانی دولبەرێ کوا دوو چاوی ماست کوانێ دوو برۆی پەیوان. سلام علیکم. باش کاکە حەمەد چۆنە؟ باشە شکر، هەواڵیە پرسن زۆر. شارێکی تەواو یاخی، شارێک کە پێڵێن شاری هەڵمەت و قوربانی، شاری فەرهەنگ و کولتورە جیاوازەکان، شاری خواردنە خۆشەکان، ئێرە شاری سلێمانیە. کوا هەیکەلی جەماڵ جورئەی ئەبادی خەیاڵ جورئەی ئەبادی خەیاڵ لە ناو دڵی سلێمانیەوە، لە ناو سەراوە، لەگەڵ ڕەشەوە بەناوبانگەی سلێمانیە. سڵاوی گەرمتان لێبێت. کاک محەممەد مەردان، ئەم کاتت باش؟ کاتێ باش، سپاس بۆ بژیت. ئەم چاوپێکەوتان لەگەڵ کاک محەممەد مەردان کە ئەڵێن لە ناو دڵی سلێمانی و لە ناو سەرای سلێمانی هەڵبەتە بۆ باسکردنێکە لە فەرهەنگ و کللتوری شاری سلێمانی حەزەکەین لێرەوە بۆمان باسکە گرنگی ئەم شوێنە، گرنگی قوتابخانەی فەیسەڵیە کە ئێستا بەداخەوە بوونی نەماوە، گرنگی بۆ فەرهەنگ و کللتوری شاری سلێمانی چی بوو؟ لە ڕاستیە خۆی شاری سلێمانی بەو پێی کە شارێکی خۆکردی کوردیە، ینی کورد بۆ خۆی شاری سلێمانی دروست کردووە کە شاری سلێمانی دروست کراوە داوا لە تەواوی شوێنەکانی کە کراوە بێنە ناو شاری سلێمانی بۆی قەڵەباڵخیەک دروست بێ. بەم هۆیەوە چی دابوو نەرێت و کللتوری ئەو شوێنە جیاجانەیە تێکڕیان هاتووە لێرەیە کۆبەتەوە کەواتە سلێمانی بۆ بە گەنجینەیەکی زۆر دەوڵەمەند بۆ ئەوەی کە تایە بەرجەستە ببێت. مەسەلە بۆ نمونە تەماشاکەی لە سەرەتای دروستبوونی سلێمانیا جوولەکە ڕۆڵی هەبووە، یە مەسیحی ڕۆڵی هەبووە. ئەمانش کەم نییە کاتوە لە سلێمانەیە کە ئەمانەی لێبوون دابوو نەرێتی ئەوان وابەستەی دابوو نەرێتی خەڵکی شارەکەش بووەتەوە لێرەیە هەمووی بووە بە یەک و گەنجینێکی پڕبەهای لێ دروست بووە. ماوەسا هەست دەکەن تا ئێستا ئەو ڕنگانەوە ئەو فەرهەنگە کللتوریە کە لە سەردەمی دروستبوونی شاری سلێمانیەوە کە لە ڕۆژهەڵاتەوە لە باشکوورەوە لە هەر شوێنێک و کات بێتە ناو سلێمانی و کە ئەم شاری لە دروست بوو بێت جوولەکەکان مەسیحی کریسیانەکان تا ئێستا ئەم فەرهەنگیە پارێزراوە یان گۆڕانکاری سەردەمیانی بەسەر هاتووە و بەهۆی تێکەڵبوونێکی ترەوە. بڵێ لە ڕاستیە خۆی هەموو شتەکان گۆڕانکاری بەسەرایە دێمە بێ قەناعەتمان بەو جۆرە گۆڕانکاریە هەیە و هەش بێت، بەڵام لە هەمان کاتە نابێت کاریگەری تەواوی لەسەر ڕەسەنایەتی کەلتورەکە هەبێت. مەسەلە تۆ ئەتوانی کاری لەسەر بکەیت. ئێستا چۆن تۆ نووسینێک شعرێک کە قسەی لەسەرەکەی پەراوێزەکەت هەیە، ئەوەی کە مەبەستە لە پەراوێزەکە تۆ توانی ڕوونکردنەوەی خۆت بی. بە هەمان شێوە ئەو دابوونەرێتیش کە لە شاری سلێمانیە هەبوو لە کۆنەوە و تا ئێستا وەکو خۆت ئاماژەت پێکە چ مەسیحەکان چ جوولەکە چ کورد هەر هەمومان هاوبەشن تایە. ئەوەنەی ئەوان خەمخۆری ئێستای شارەکەن ئەتوانم بڵێم بابانەکان بەقەدەر ئەوانەوەنە خەمخۆر نەبوون، چونکم بابەرەکان لە 1950 کە کۆتایی بەو دەسەڵاتە هات زۆربەی زۆری ئەم شاریان جێهێش بەرە و تورکیا بەرە و بەغا بەرە و کەفری بەرە و زۆر شوێنی کە بەڵام ئەوەی کە مایەوە لە ناو شارەکە سەیری کرد جوولەکەکان مەسیحەکان و دوای ئەوەش ئەوانەی کە لە ناو شارە وەکو ئەزانین ئەمە بەداخەوە کە نەمانتوانی لە سەردەمی دەیەکانی پێشوە زۆر پارێزگاری لەو شوێنە کللتوری فەرهەنگیانی خۆمان بکەین وەکو گەڕەکە کۆنەکان خانۆ کۆنەکان خانووی ماڵە کەساتی بەناوبانکان، بەڵام ئێستا خەریکە دەستێک هەیە بۆ نۆژەنکردنەوەی ئەو خانوانە و ئەو شوێنەوارانە. ئایا هەنگاوی داهاتوو بۆ پاراستنی ئەم کولتور و فەرهەنگەکە بمێنێتەوە ئەوەی ڕۆی ئەوەی کەماوە چی بۆ دانراوە بکرێت؟ خۆی لە ڕاستیە کەوتۆتە سەر ئەو خێزانە مەسەلە سەر ئەبینی لە شاری سلێمانی خانوویەکی کەلەپوری هەیە، بەڵام
وەرەسەیە کۆمەڵی خەڵک ماوەتەوە لەم وەرەسەیە سێرەکەی چەند کەسێکی تایە هەیە حەزیداوەیە کە بفرۆشتێ حەزیدەوەی پێویستی بە پارەکە هەیە و وەتیا شایەتی حەزەکان نەفرۆشتێ و نۆژەن بکرێتەوە شاناسی پێ بکات. حکوومەت یا دەستگاک ڕسمی کە بە ڕسمی خۆی هەستی ئەمانە بکرێتەوەوانی کە ئارزوی فرۆشتنیەکەن. لێرە ئێمە هینێکمان هەیە کۆمەڵەیەک هەیە داکۆچیەکەن لە خانووە کۆنەکانی شاری سلێمانی و ئابزانم هەتاکو ێستا دەوری حەڤە خانوویان کڕیوەتەوە. بەڵام وەکو پێویست حکوومەتیش نەهاتووە بەهانای ئەمانەوە کە هاوکاریان بکەن ئەو خانوانەی کە ماوەتەوە نەفرۆشتریان نەکرێ بە شوێنی گەڕاج و بۆ سیارە شتی تیا بوەستێ. هەڵبەتە چەندێک باسی فەرهەنگ و کللتوری شاری سلێمانی بکەین ئەمەنە دەوڵەمەنە نەک بەم چاوپێکەوتنە بە دەها چاوپێکەوتنی تر و بە چەنەها سەعات بە حزۆری ماوەسا محەممەد بەردان کۆتایی نایە بەڵام برگەکەمان هەرەمە ئەخوازێ ئەمە زۆ سپاسی کاک محەممەدان دەکەین بۆ ئەم چاوپێکەوتنی دارە هەوڵ دەدەین لە کاتێکی دروسترا بە فراوانتر باس لە فەرهەنگ و کللتوری شاری سلێمانی بکەین لە گێڕانەوەی مامۆستا محەممەد بەردانە. سپاسانەکەم بەڕاستی هاتنتان بۆ شاری سلێمانیتان جوانتر کرد ڕازانتانەوە دەستخۆشیتان لێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. ساڵانێکی زۆر ئەم سەرچنارە هەوارگە و سەیرانگەی هەرچی خەڵکی سلێمانی و شارەکانی تر و خواری و عێراقیش بوو. بەس ئێستا تۆزێک لەبیر کراوە لەلایەن خەڵکەکەیەوە بۆ هۆکاری ئەوە چاوپێکەوتن لەگەڵ کاک ئارام وتەبێژی بە ڕێبەراتی گشتی گەشت و گوزار لە سلێمانیەکەین. کاک ئارام بانی باش ئەحواڵە باشە؟ دانی بەڕێستان و بینەراتان باشتر. زۆر سپاس. وەکو ئاشکرایە سەرچنار جاران لە بەیانیانە خەڵک ئەهات عسران خەڵکێکی زۆر بە خێزانە ئەهات شەوان هەر بەر نەئەکەوت. هۆکاری ئەوە ئێستا چیە لە سلێمانیە گەشتیاری ناو سەرچنارکەم بۆتەوە؟ دیارە هۆکارەکان زۆرن. یەک لە هۆکارانە کردنەوەی چەندین سەیرانگای نوێیە کە لەوانە پاچی ئازادی کە ئەکە دەستەنتری شارۆ ئێرە بتێتونێتە بێت ئێرە ڕاستێسە وەک گەڕەکێکی شاری سلێمانی لێتە بەڵام ئێرە ناحەیەکی جیاوازە. یعنی جاران خەڵک بەتایبەت لە سلێمانی ئاهاتن بۆ ئێرە ڕاستێسە بۆتە بەشێک لە سلێمانی بۆهۆی گەورەبوون و فراوانبوونی شارەوە. بەڵام بوونی پارکی نوێتر بوونی پارکی گەورەتر وەک پارکی هەواری شار پارکی ئازادی پارکی مەلک مەحموود پارکی دایک چەندین پارکی ترکە هەمانە لە شاری سلێمانی. ئەو باخ و باخچانەشی کە لە مێرگەپان و سیتەک و ئەو شانانی کەش دروستەکرێت ڕەنگە ئەوژارە هۆکارێتە ڕەنگە هۆکارێکی لاوەکی بن نەک هۆکارێکی سەرەکی بەڵام بتێتونەتە ئەمە فراوانبوونی شارە و شاروا خوازە وابێت و گۆڕینی سیما کۆنەکەی ئەم سەرچنارەش هۆکار بووی کە جیلە کۆنەکە چۆن بڵێ دڵشکانێک دڵیشکاوە لە تۆرەوە لەو سەرچناری کچکە و ئەوێت کاتی هاتوێرە یادەوەری کۆنی بیرخاتەوە. بەڵام کاتێت ئێرە ناوچەیەکی کۆنکرێتیە بینێ هەر داخڵەوێ لە ڕێگاوە کابرا داوای دخولیت لێکات و لە خۆتە دڵت لێ ئەشکێلە بەریکە تۆ ئەتێ وەک جاران خەڵک سەربەز بێت لە هەر چوار لای ئەم سەیرانگای و خەڵک بێتە ژوورە و بەدڵی خۆی کاتەکانی خۆی تیا بەسەر بەرێ. ئەمانە هۆکارن بە دڵشکاندنی خەڵکی ڕەسەنی ئەم شارە یاخود بەشێکی لە گەشتیارانیش کە وەک پێویست تااقەتیان نەبێ ڕووکەنەوە ئەم جوێیە. ڕەمەزان نەبووتە هۆکارێک بۆ ئەوی کە عەلەقەل شەوانی ڕەمەزان گەشتیاری خەڵکی ئەم ناوچێ و گەشتیاری تر لەبەر هەوافێنکەکەی و جەوە خۆشەکەی ڕووکەنە سەرچناریان شوێنە گەشتیارەکانی تر بە عام چۆنە لە شەوانی ڕەمەزانە. شوێنە گەشتیارەکان بەگشتی لە شەوانی ڕەمەزاندا جموجۆڵێکی باشی پێوە دیارە. خەڵک ئێستا زیاتر خویاوەتە مۆڵەکان لە زیاتر حەزەکان ڕووبکاتە ئەو شوێنانی کە شوێنێکی بازرگانیە جموجۆڵێکی بازرگانی گەشتیاری زیاتری تیا وەگلۆی کە شوێنێکی ستروشتی کە کاتەکانی خۆی تیا بەسەر بەرێ. ئەمە گرفتار ڕەنگە بانی تا ئەوارە لەم سەرچنارە گەورە پڕنێژوە جوانی ئێرە ڕەنگە لە بانی تا ئەوارە تۆ سەد کەس نەبینی ڕووکاتە ئێرە و ڕۆژ بە ڕۆژیش هەز دەکەین هاتنی خەڵک بۆ ئێرە ڕوو لەکەمی بۆتەوە. کاتە ئەتوانین یەکشت بڵین بەدەر لەوەی کە شوێنی گەشتیاری دایمەن کە بیری دەکەینەوە بوونی ئاو ڕووبار و کانیا و درەخت و سروشتە وازم ئێستا مۆڵەکانیش کە بینایکی بازرگانی بەحتە ینی لە ناوشای گەرمە و جەرگی شارایە وازم ئەوانش کاتە بوونەتە پارچێک لە شوێنی گەشتیاری کارچەنە لەسەر گەشتیاری حساب ناکرێت لەسەر کەرتی گەشتیاری نیە بەڵام خەڵکەکە وای کردووە ئەو مۆڵانش بن بە شوێنی گەشتیاری.
مشکلەکەیمە لەوە نەک هەر مۆڵەکان ینی زۆر شت هەیە خەڵک بۆ خۆی وازی لە مێژووە کۆنە ڕەسانەکەی خۆی هێناوە ینی خەڵک لە برێک کە بێتە سەرچنە ئەچێتە مۆڵەکان کاتی خۆی بنمونە لە ڕەمەزاناندا بنمونە لە مامەیارە لە گردی مامەیارە لە ساڵانی کۆن و زەمەنی کۆنی خۆی بۆ ئاگادارکردنی خەڵکی سلێمانی بە تۆپتەقاندنێک ئاگاداریان کردەمە کاتی بەربانگە بەڵام ئێستا ئەگەر حکومت بنمونە کاریشی لەم جۆرەکە کە پێویست بوو بیکردە ئەمە زیندوکردنەوەی ئەم نەریتە جوانە بوو کە خەڵک بەرەبەرە ڕابێتەوە لەسەر ئەمە سلێمانی هەندێک نەریتی جوانی تایبەتی خۆی هەیە لەم شارەیە کە پێویستە بە برسانی ئەم شارە پێویستە حکومت ئەگەر بەخۆشی بێ ئەگەر بەزەخە دروستکردن بێ لەسەر لایەنەکانی کە بەرپرسن لەو کارە کە زیندوی بکاتەوە بەرمونە تۆ شەی بەراتت هەیە لە سلێمانی ئەم شەوە تایبەتە بە سلێمانی شەی بەرات ڕاستە بۆنێکی ئاینیە بەڵام سلێمانی کردێتەوە بە مڵکی خۆی مەفروض ئەمە فراوان بکرد و گەشەی پێ بدرێت نانی بەیانی جەژن نانی بەیان جەژنمانێ ڕەنگە لە عێراقدا تایبەتە بە شاری سلێمانی کەس بۆ گڕوتینە باسی لێوە دەکرێت گرفتەکانە زۆر بە کورتی و بە خێرایی چی بکەین بۆیە سەرشنار خەڵک ئاشت بکەینەوە بە سەرشنار و ئەو یادێوەری کۆنانی هەمومان لێرە بڕەوێتەوە بە کورتی زۆر بە کورتی بەس ئەوەیە کە هەوڵ بدرێن نەریتە کۆنەکە سیما کۆنە جوانەکەی ئەم شارە زیندوو بکرێتەوە بە شێوازە کەلەپوریە کۆنەکەی خۆی بکە ئەو جیلە کۆنەی کە بینیوێتی لە کاتی خۆی کە بینیەوە هەمان تامەزلۆی هەمان چێژی باتەوە زۆر سپاس بۆ ئەم دیدارە زۆر سپاس بۆ ئەم کاتی پێبەخشین هیوادارم هەمومان سەرشنار ئاشتکەینەوە سەرشناریش هەمومان ئاشکاتەوە. هەر کاتێک بی بۆ سلێمانی ئەگەر کفتەی سابوونکەران نەخۆی وەک وە نانە نەخواردوێ سلێمانی بە کفتەی سابوونکەران بەناوبانگە هەر کاتێکی ژویست کفتەی سابوونکەران بخۆی هەموو کەس نایزانێ کفتە بە ئاسایە زانن چوە کفتەی سابوونکەران تایبەتمەندی خۆی هەیە کە هەموو کفتێک هێلکێکی کوڵاویشی تێە ئەمە بە هەموو کەس ناکرێت. ئەمڕۆ لە میوانداری سەبیحەخانین خات و سەبیحە کە زۆر لێزانە لە کفتەی سابوونکەران کە بە قەیمی چۆن دروست کراوە. سەبیحەخان چۆنی؟ حاڵی جەنابەت باشە خۆشبی سپاس دەکەم. ئەمە لێو دەست پێکەم بۆچی کاتی خۆی بۆچی بەناوبانگە ئەم کفتەیان بە کفتەی سابوونکەران بۆچی هێلکەشی تیا بووە؟ کفتەی سابوونکەران وەختی خۆی بە زۆری هەش بووە بێ هێلکەشە بووە بە هێلکەش هەبووە دوونەوە هابووە هەبووە بە هێلکە کردوێتی هەیە بە بێ هێلکە کردوێتی بەڵام ئێستا بە زۆری بێهێلکە ئەیکەن ئەڵێن هێلکە باش نییە بۆ تەندروستی و ڕەنگە ئاسانتریش بێ ئاسانتریشە بچووکترە کفتەی بێهێلکە بچووکترە و ئاسانترە تۆزێ ئەو ئەرکی زۆرترە جا وەختی خۆی ئەوان بە هێنیشیان کە کفتەکە کە ئەکرایە مەلمەلەوە یەک کفتەی گەورەش بووە یەک کفتەیەکی گەورە بووە ئەکرایە مەلمەلەوە لە مەلمەلیانە پێچاو ئینجایانە خستیان بەست و ئەیان خستە ناو منجەڵەوەیان کوڵان دوایی کە ئەکوڵا ئەیان خستە سەرقەم مەلمەلەکەیان لێ کردەوە. بەڵێ باش وەکو ئەوی کە ئەوانەی شارەزانین لە شێوازی کفتەی سابوونکەران یان با بڵین ئەوانەی کە خەڵکی سلێمانی نین کە نازان کفتەی سابوونکەران چۆن دروستەکرێ حەزەکەم پێناسەیەکی بکەی کەرەستەکان چی پێویستە بۆی کە تۆ کفتێکی سابوونکەرانی بەلەزەت دروستکەی؟ کفتەی سابوونکەران لە پێشە کەرەسەکانی کە بۆی ئامادە ئەکەن برنجی چواردانە شۆینەوە ئەی بژێرین بۆی بەرد و شتیان نەبیە چواردانی کوردی ئەنجا قیمەی بۆ حازرەکەین لەگەڵ خوێ و زەردەچەوە ئەم خوێ و زەردەچەوەیە تێ ئەەکەین ئەمە تەنها بۆ پشتەکەی بەڵام بۆ ناوی کفتەکە عینەن شت احتیادی پیاز کەرەوەس بام کشمیش قیمەکە سوورەکەینەوە و دای ئەنین هەتا سار دەبێتەوە اینجا هێلکەکە ئەقوڵێنین هێلکەکە ئەقوڵێنین پاکیەکەین و ئەی نەخشێنین بە مێخەک بە مێخەک ئەی نەخشێنین و لەگەڵ قیمەکەی کە تێمان کرد
هێلکەکە ئەخێنە ناوەڕاستی کفتەکە من کفتم زۆر کردو بەڵام قەت بەم تاریقی نام کردو هێلکەکە ئەمڕۆ لە دەستی تۆ ئەمێ ئەوەش فێر بم زۆر باشە کەواتە ئێستا لە چیەوە دەست پێکەن ئێستا یەکەم کەڕەت برنج و ئینەکە تێکەڵەکەی خوێژەکەی نە برنجەکەەوە ئەمە ڕەنگە ئەو نەی ببێ هیچ لە دەرمانی کفتەکە پێویست ناکە بکرێتە دیواری ئەتوانی تۆزێکی تێک حەزمە کفتەی بێناویشە کفتەی بێناو ئەگەر وابێت تامێکی تری ئەبێت بەڵێ بەڵێ تێکەی ئەمە دەرمانێکە هەموو نەوعەکانی تایە تایبەتە بەس بە کفتە و بۆن و بەرامەمان ئااتێک کە کفتەی ڕاستەقینە بەس بۆ کفتەیە جا ئێستا بە گوێرەی ئەم برنجەی کە دامان ناوە قیمەڕێک لە قیمەکەی تێکەین یەک چەند بە چەند برنجەکە چەند بێت و قیمەکە چەند بێت وڵایی برنجەکە دوو بەش بێ و قیمەکە بەش بێ بەڵێ سەیرێکەکەی زانین هەتا چەند ئەم شێوازە ئەگەر ئەو قیمەیە نەکەینە ناو برنجەکە ئەو دیوارە بە جوانی یەکتری ناگرێت ئەمەکە لە تایبەتمەندەکانی کە بە جوانی یەکتری ناگرێت و ئەجا بێلەوە خۆشێکەش ینی تۆ کە کفتا خوقینا ناوکە قیمەتیە بەڵام بەس دەرەکەشی تایبەتمەندێکی زۆر دراوە بە کامی دیواری کفتەکە کە ئەی خۆیت ئەو برنج و گۆشتەشی تایە زۆر بەرەزەتر دەرەچێت. ئەوە ئێستا قیمەکەی بۆ سوورەکەینەوە ئەجا برنج و قیمەکەش کە لیا هەماشێلاوە بە مەچینە ئەی هاڕینێکین بە هەویرێکی تۆن ئەو ئێستا بایەمەکەی تێکە. وەی لەم کفتەیە ئەو دەستانت خۆش بێ سەبی حافێتڕاستی کفتی سابوونکەرانە زۆر جوان دەچووە نوێشی گیانتان بێ فەرمونون با فەرموو ماشەڵڵا پتە و جوان دیارە بازینتان بۆ تێکەم شۆربەکەی ئەزە تۆ عەزت بۆ ئەکێشی نافەرمە ئەفوو ئەو دەستانەوە خۆش بێ زۆر زۆر سپاس. حەزەکەم ئەوە پیشان کامێرەکە ئەوە بێنێتە پێشێ هەتا بڵی بەرزۆتان ئەو دەستانە خۆش بێ پێتە بێ بەڕاستی تامی کفتەی سابوونکەرانی ئەسڵ چیتەکان خۆی حەزێن نییە ناوە چیای ناکەم کاکەکرم لەگەڵ سەبیا خانێک و خێزانێک ئەم شوێنە کللتوریەکە لە پولێتان زۆر زۆر جوان پاراستووە دەستەکانتان خۆش بێ کە ئەگاتان لێ کە جوان پاراستوتانە وەکو ماڵی خۆتانە ئەوی دیقەتمە پەیکەرێکی هونەرمەندی کۆچکردی هونەرمەندی گەورە حەزان زیرەک لێرایە هۆکاری بوونی ئەم پەیکەرە لە چییە؟ خۆشەویستی حەسەن زیرەک هەمەتوانم بڵێم حەسەن زیرەک مەکتەبێک بوو بۆ منتقەی کوردستان بەعام هەر لەبەر ئەو خۆشەویستیەشە ئێمە ئەو هەیکەلەمان داناوە بۆچی لەبەرەوەی کە
ئەو هەیکەلە لەم ماڵایە حەسەن زیرەک بە زیاتر لە 50-60 شەو ماوەتەوە و ئیسراحەتی کردو بەڵێ ئیسراحەتی کردووە و گۆرانیشی تقریبن زیاتر لە 80 گۆرانی وتووە لەم ماڵە هەشتا گۆرانی 90 گۆرانی لێرە زیاتریش من ئەڵێم ئەوەنە زیاتریش هۆکارچی بووە کە لە سلێمانیە لەم ماڵە ماوەتەوە ئەم ماڵە کوڕێکیان هەبوو کاگەحمەی نابوو حەزی لە با بڵێن شەودانیشتن و کۆڕ و ئاهەنگ و ئەمانە بوو هۆکاری ئەوە بوو ئەمانیش لەگەڵ ینی دۆستایەتیان گرتبوو لەگەڵ حەسەن زیرەکە حەسەن زیرەش پیاوێکی بە ئەوفا و پیاوێکی بە ئەدەب و پیاوێکی بە ئەخلاق و پیاوێکی هونەرمەند بوو تێگەی حەزی لەم ئینسان و پیاوانە ئەکرد هۆکاری ئەوە بووکەوە ئەوانیش نیانێش بە هیچ لایەکا بچێ شەویان هێناوە بۆ خەوتن و بانیش خزمەتێکی حەست بە ئوسوڵیانە کرد زۆر سوپاس بۆ کاگە ئەکرەم بۆ سەبێخان بۆ ئەم میوانداریە جوانە ئەم کفتەی سابوونکەرانە بە دەنگی ئەم تاوسا جوانانەی کە لە پشتمانەوە دەنگیان دێ لەم خانۆ کولتوری جوانە ئەم خوارد نەخۆشە کە کفتەی سابوونکەرانە لێرە دێنە کۆتایی ئەم بڕگەیە کە خوانە و گەشتەکەشمان هەر بەردەوامە دەستان خۆش بێ زۆر سپاس ئێوە شەر بەخێر خۆش بێ زۆر سپاس. دوانەکەی شوێن ماڵە گەورە سەرە و خوار ئەڕۆی بە پێیەچ و دەورە تۆ باڕووناچی وێنەی بلووری ئاوی زندگی گشاوارە زووری بۆش پێم نانوێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نازدارانی جان ئەی هەوار ئەی هەوار ئەی هەوار ئەی هەوا کاگازان بەساقم بژی زۆر سپاس دەستەکانت خۆش بژی ڕۆحەکەم بەڕاستی مەقامێکی خۆش هونەرمەندێکی ڕەسەن لە وەچەیەکی ڕەسەن کە ئەویش کاگ ئازادە بە خێراتنێکی گەرم کاگ ئازاد دەمێکە ونیت دەرناکەویت وەکو پێویست دەرناکەویت کاک پشکۆجیان من وەکو هونەری گۆرانی من لە زمانی باوکمە حەزم ناکرد دەنگ بەسەر باوکما بەرزکەمەوە لە زمانی باوکشما کە زمانی حکوومەتێکی فاشی بۆ حەزمان ناکرد بچینە ناو بواری تەلەڤیزۆن و دەرکەوتنەوانێ ئیتر ئەوە زیاتر خۆشم کەمتەر خەم بووم بەڕاستی بەڵام تر کە هەستم کرد خوا بەهرەی کیامەتێ وتم بە خەڵک ئیسفادەی لێ بکات وەک هەمومان شارەزاین شارەزایەکی باشە لە مەقامی سەفەرا هەیە هەڵبەتە درێژکراوی ڕێچکەی باوکی ڕەحمەتیتانە چۆن ئەم ڕێچکەیتان پاراستووە چۆن هێناوتانە چۆن ئەتوانی گەشەی زیاتر پێبیت کە با بڵێن سلێمانی بەم مەقامە ناسراوە بەم گۆرانیانە ناسراوە من عەرزم کردی کاک پشکۆ من پێم بەڵێن ئازادی مەحموود تۆفیق شلک کە مەقامی سەفەر بە باڵای ئێمە بڕاوە بەڵێ بەس خوا ئافویان کاوانەی کە لە ژیانە نەماونی شەگرەوانە باوکم پێی وتی کاتی خۆی ئێمە لە باوکی شێخ شەهاب شێخ نووری شێخ ساڵح ئەم مەقامی سەفەرم جۆ لێ بووە ئێتە زۆرم پێ خۆش بوو لە دوای ئەوانێ من بەردەوام بم لەسەر مەقامی سەفەر مەقامی سەفەر بەڕاستی هەر لە سلێمانیشە زۆر بەناوبانگە کە باسی سلێمانیە کە یەکسەر مەقامی سەفەری بیرەکەێتەوە مەقامی سەفەریش بریتیە لە هەموو کۆڵانەکان و کوچەکانی سلێمانی جا ئێمە بەتەنها هەر باوکم نەبووە مامەکانیشم لە مامە قالەم و مامە عەلیم و مامە عەباسیشم هەر چوارێن ئەم مەقامی سەفەریان زانیوە بەزتر چۆن ئەڵێ بە باڵای باوکمان زیاتر شکاوەتەوە چکە باوکم زۆری حەز لەم مەقامی سەفەر بوو دیاترین ئەو کەسانی کە کاریگەریان هەبووە لەسەرت چێ بوون بەڕاستی من باوشی ئازیزم کە وەکو هاوڕێم وا بووە زۆر تەکیدی لێ کردومەتەوە کە مەقامی سەفەرە بتوانم بیڵێم ئێتر خوا بەهرەی کیامەتێ دەنگی کیامەتێ منیش قسەکەی باوکم ناشکێنم هەتا ما بوو لە ژیانە نەمەتوانی دەنگ بەسەریا بەرزکەمەوانێ خۆی حەزیشیە کرد بەڵام من وەکو کللتورێک و ئەدەبێک و
ئایلەی محمود تۆفیق شلک ئەوەمان نەبوو بەڵام کە خۆی خوا ئافریکا ئەمری خوای کرد ئیتر من تۆزێ وردە زیام کرد لە مەقامی سەفەرەکە جا من کاتی خۆی بەرەحمە بێ شەوکەت ڕەشی کە مابوو لە ژیانە یا ڕەبی خوا ئافریکا یەکێک بۆ لە پیاوە جوانەکانی شاری سلێمانی کە حەزی لە هونەر و حەزی لە گۆرانی و بە سەنایەتی کردووە ئەو یەکێک بولەوانەی کە هات بە باوکم وتی ئەز حەزەکەم ئازاد بەرم بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک چۆن ئەڵێم باوکم لە کاتی حکومەتە تۆزێک سڵی ئەکردەوە لە حکومەتی بەعز نەیهێشت ئتر ئەوە زیاتر منی هانا بۆ گۆرانی وتر حەزەکەم جۆم لە گۆرانیەک بێت بەو دەنگە خۆشی جەنابەت بەسەر چا من گۆرانیشی کاک عزیزی شاروخی ئەڵین زۆر باشە بەو گۆرانیش کۆتایی بە بەرنامەکەشمان دێت باشە بەسەر چاو کیژۆڵەی چاوڕاش و جوان چەندە نەرمونیانی کیژۆڵەی چاوڕاش و جوان چەندە نەرمونیانی بە چاوی ڕەشتا دیارەکە خەڵکی کوردستانی خەڵکی کام شار و گوندی ماڵتان لەکوێیە بۆنی بارانە و بۆنی نێرگز پێیە ئای بۆنی بارانە و بۆنی نێرگز پێیە بەچی شیرینی کوردی بەدەم نازداریەکەوە خشپەی گەڵای پاییزە باسروە دەشنێتەوە بەچی شیرینی کوردی بەدەم نازداریەکەوە خشپەی گەڵای پاییزە باسروە دەشنێتەوە چەند دڵ ڕفێنا و چەندە ئەفسوناویە کانگای عشقێکی قوڵ و بێکۆتاییە ئای کانگای عشقێکی قوڵ و بێکۆتاییە